جه دنگ امریکا ل واشنطن پایتخت مخلکه کنویا برنامه کورد کانکشن جوا بینرن هجارا پیشکش دکن سلاو و رزمن صالح دمیجر و هفکارا من بفرا و نوری لبرنامه امروی کورد کانکشن سرنج دخین سر کومالک حوالی گرینگی ناوچکه و امریکا و جیهان لوانج دوای نزانیاریەکان سەبارەت بە دادگایکردنی حەمیدی نووری و هەروەها پلانەکانی بایدن سەرۆکی ئەمریکا بۆ دابەزاندنی ڕێژەی هەڵاوسان لە ئەمریکا. اما هروها بحثا مافی جبر خبرنا زاروکان لامریکا و روشا پنابرین سوری و پلانا ترکیا و گراندنا وان و هن مجارین دنجی دکن. دیمیترۆ کۆلێبا وەزیری دەرەوەی ئۆکرانیا ڕۆژی پێنجشەممە لە بەرلین گوتی ئۆکرانیا خوازیاری جێگایەکە لە یەکێتی ئۆروپادا ئەو بە کەناڵێکی ئەڵمانی گوت تەنانەت ئەگەر بەدەستهێنانی ئەو ئەندامێتیە کاتێکی زۆریشی بووێ گرنگ نییە بۆ ئێمە گرنگەوەیە ئۆکرانیا لە یەکێتیەکەدا شوێنێکی هەبێت ئەو گوتیشی زۆر جار گوێمان لەوە دەبێت کە ئۆکرانیا بەشێکە لە ئۆروپا و لەگەڵ ئۆروپادا خێزانێکن هەر بۆیە ئێستاش کاتی ئامادەکردنی جێگەیەکە بۆ وڵاتەکەمان لەو یەکێتیەدا. ئەمانوئێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا لە سەرەتای ئەم هەفتەیەدا هۆشداریدا کە پرۆسەی ئەندامبوونی ئۆکرانیا لە یەکێتی ئۆروپا دەیان ساڵ دەخایێنێت. سەرۆکوەزیرە دنمارک مت فرێدریکسۆن ڕۆژا پێنجشەمێ گوت دنیمارک ji بۆ پەژراندنێکە بلەزیا ئەندامتیا فینلەندایە بۆ ناتۆیە هەر تشتی بکە ئاخافتناوی تێ پشتی کو فینلەندایە نیشان بوەیەکێدا کو ئەوێ ji بۆ ئەندامتیا هەڤاڵبەندیە لەشکەری بێدەرەنگی سەری لێدانێ بکە. فرێدریکسۆن لە سەر تویتەرێ گوت ئەڤ یەک دێ ناتۆیە و ئەو لە هەیە مەیە هەفپار خورتر بکە. لەوەتای کشانەوەی هێزەکانی رووسیا زیاتر لە 1000 تەرم تا ئیستا لە بۆچاو ناوچەکانی دیکەی دەوروبەری کێف دۆزراونەتەوە کە زۆربەیان شوێنەواری گولە بەستەریان و دیارە. یۆرای تەمەەن 14 ساڵ خەریک بوو ببێ بە یەکێک لەو کەسانە ئەو لەگەڵ باوکی بە پاسکێڵەکەیان کە پارچەی قوماشی سپیان بە نیشانەی ئاشتی پیا هەڵواسی بوو خەریکی سەردانیکردنی دەراوسێ بریندارەکانیان بوون کە لە ژێرزەمین و ماڵەکاندا خۆیان هەشاردا بوو. کاتێک یۆرا و باوکی سەربازە ڕووسەکان دەبینن دەست بەجێ دەوەستن و دەستیان بەرز دەکەنەوە. سەربازەکە پرسیاریان لێ دەکا کە تۆ چی دەکەیت و بەبێ ئەوەی چاوەڕێی وەڵام بکات تەقە لە باوکی یۆرا دەکات و دەیکوژێت و دوو گولەش بەر یۆرا دەکەوێ هەرچەندە لە مردن ڕزگاری دەبێ. چیرۆکی یۆرا و باوکی باس لە هەوڵی ڕووسەکان دەکات لە کوشتنی خەڵکی مەدەنی. نووسینگەی مافی مرۆڤینەتەوە یەکگرتوەکان دەڵێ بەلایەنی کەمەوە 202 منداڵ لەسەر تاسەری ئۆکرانیا دوای داگیرکاری رووسیا کوژراون و دەشڵێ پێدەچێت ژمارە ڕاستەقینەکان بە شێوەیەکی بەرچاو و زۆرتر بێ لەو ژمارانە. دەستەلاتدارên alîgirên Kremlinê li Xersona Ukraynayê roja çarşemê bang li serokê Rûsya Vladimir Putin kir ku herêmê bi xwe ve girê bide di demekê da ku Mosko Kiev bi topbarankirina bajarekî Rûsî tawanbar kir di qonaxa herî dawiya şerê wan yê bixwîn de. Di topbarana Belgorod de kesek hat kuştin û sê jî birîndar bûn li gorî parêzgarê bajêr ku got ew rewşa herî dijwar e ku li beramber herêma sînorî rûberû maye di ji dema Rûsya leşkerên xweşandina Ukraynayê berî 11 hefteyan. Ev pêvajotên di demekê da ku Ukrayna got artêşa wê xwe diparêze û leşkerên Rûsî ji duyemîn bajarê wî welatî Xarkêv li Bakurê Rojhilat paş ve vedigerîne. چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. سەرۆک جۆ بایدن ڕایگەیان کە هەڵاوسان کێشێکی سیاسی سەرەکیە لە ئەمریکا و هۆکارەکەشی هێرشی رووسیایە بۆ سەر ئۆکرانیا. بایدن دەڵێ حیزبەکەی پلانێکی باشتری هەیە بۆ کەمکردنەوەی ڕێژەی هەڵاوسان کە لە ئیستادا 8.9% بینەری راپۆرتێکی دەنگی ئەمریکا دەبین سەبارەت بەم پرسە.
پێویست ناکات تۆ ئابووری ناسبیت بۆ ئەوەی لە بارەی گرانیەوە تێبگەیت. بۆ زۆرێک لە ئەمریکایەکان مەسەلەی بەرزبوونەوەی نرخەکان هەر لە خۆراکەوە هەتا دەگاتە بەنزین هەموو کەس بە تەواوی هەستی پێ دەکات. جۆ بایدنی سەرۆکی ئەمریکا دەزانێت ئەمە بابەتێکی سەرەکیە بۆ دەنگدان لە مانگی 11دا. دەمەوێت هەموو ئەمریکاییەک بزانێت دۆسەی گرانی بەڕژگی وەردەگرم و ئەرکی سەرەکی ناوخۆییمە. سەرۆک بایدن تشکی خستە سەر مەسەرەکانی ئابووری لە ویلایەتە سەرەکیەکانی وەک نۆرث کارۆلاینا و ئۆهایۆ و ئایەوە و هەروەها لە ئەلەبامە و لەو ویلایەتانەشی بە دۆستی دیموکراتەکان دەناسرێن وەک ئۆریگن. سەرۆک هیچ شتێک ناکات جگە لە هێرشکردنە سەر کۆماریەکان نەبێت. ئەگەر ئەو دەیەوێت ئێستا شتێک سەبارەت بە گرانی بکات جا ئەوەی پێویست ئەنجامی بدات دەست لە کارکێشانەوەیەتی. هەرمانجێک لە پۆستەکەیدا بووە گرانیش خراپتر بووە. ڕاپرسیەکانی ئێستا لەسەر ئاستی جیهانی نزیکەی لە 40 سیاسەتی ئابووری بایدن پەسەند دەکەن. هاوکات ڕەخنەگیرانی کۆماری لەو بارەیەوە تونترن. سیناتۆر ڕێک سکۆت ئەندامی ڕێبەرایەتی کۆماریەکانە لە سینات لە پلانێکدا ئاشکرای کردووە لە کارنامەیەکدا بۆ مەزنکردنەوەی زیاتری ئەمریکا. لەو پلانەدا ڕێژەی باج لەسەر 75 ملیۆن خێزانی ئەمریکایی زیاد دەکا واتە لە 95 ئەوانەی ساڵانە داهاتیان لە $100,000 کەمترە. ئەمە ژوا دەکا هەر خێزانە نزیکەی $1,500 باجی زیاتر بدا. بەڕای منیش ئەوان پاشەکشیان بە بابەتەکە کردووە. کۆشکی سپی ئۆباڵی تێکچوونی ئابووری دەخاتە ئەستۆی پەتای کۆڤید-19 و هەروەها ڤلادیمیر پوتینی سەرۆکی ڕووسی بەهۆی ئەوەی ئۆکرانی داگیر کرد و کاریگەری کردوتە سەر نرخی وزە و نرخەکانی دانەوێڵا. شیکاران دەڵێن جۆ بایدن بەر لە دەنگدانی مانگی 11 کاتی بەدەستەوە نییە. گۆڕانە بنەڕەتیەکانی سیاست جیاوازی دروست دەکات بە درێژایی کات. بەڵام ئەگەر پرسیارەکە ئەوە بێت کە ئایا ئەوان جیاوازی دروست دەکەن لە نێوان ئێستا و هەڵبژاردننی ناوەڕاستدا ئەوە دەبێت سەرۆک کۆمار زۆر بەبەخت بێت بۆ ئەوەی ڕوو بدات. شیکاران دەڵێن گرانبوونی کاڵا لە ئەمریکا کاریگەری لەسەر جیهان هەیە. ڕۆژی سێشەممە ڕێکخراوی نێودەوڵەتی کار گوتی ڕێژەی گرانی لە جیهاندا لە مانگی 2022دا گەیشتە 9.2 ئەوەی دوو هێندی ڕێژەی لە سەدا 3.7 مانگی 3 ساڵی 2021 بوو. ئەوەی لەم گرانیە دەکەوێتەوە خۆڵقاندنی سستی ئابووریە بۆ وڵاتانی گروپی حوت. ئەوەش بۆ تەواوی ئابووری جیهان باش نییە. دەرەنجام ئەم کێشەیە دەکەوێتە ئەستۆی دەنگدەرانی ئەمریکایی. هەڵبژاردنەکان هەوڵ و تەقەلا بۆ سەرجەم 435 کورسی لە ئەنجومەنی نوێنەران بەخۆیەوە دەبینێت و هەروەها بۆ یەک لە سەرسەی کورسیەکان لە ئەنجومەنی سینات و لە دەنگدانە خۆجێیەکان لە پتر لە 39 ویلایەتدا. دەمەکێدا کۆ هەڵبژاردنên nîvdem îsal li Amerîkayê dibin gelek pirsgirêkên siyasî di navbera partiyên demokrat û komariyan da derdikevine pêş di nav wan de jî êrişa Ukraynayê li Rusya li Ukraynayê û herwiha rewşa aboriya Amerîkayê ku niha di helawsaneke an ku enflasyoneke bê hempara derbas dibe. Ji bo ronîkirina vê mijarê niha hevkarê me dexîlê şemo ji pêş kongresê bi meraya dem baş dexîl sedemên helawsanê li Amerîkayê çi ne؟ سپاس صالح يعني بريان بحث سدمن هلوساني بكن يعني ويجرانية كو ام بيجيني دبي ام زين او تشتي عن شاو ام دزانن كو او انفلاسيون هيا يعني او جراني هيا يك بنمونا هيزا بري تهي دولار بيان هر بري كي با لبازاري كيم دبا يعني لاواز دبا يعني شيانا كريني لاواز دبا اوجي بجمان مادي بنمونا چند سبس چند اگرن يعني بري زياده دكفتا بازاري بري زياده دبا بو چند اگرا وكي مادي بري 2 سالا يعني بتر 2 سالا امريكا بنمونا وقالك ولاتين ديجي بري زياده اخسنا بازار عجبو ابوري فجي تفو وبردوام بتن جبر مثلا كورونا يعني هناك ولات دي موچا زياده كنو يشبكن بارا زياده احنا بازاري اف لا انا كلاني دوي مثلا جرانيا نرخي كلوبالين روجاني كو خلق بي دي في بي هاي اف يا عم بيجني جراني ليه سدمنوي تشنس سدمنوي انهاكو جرانيا نهال الجهاني حمي بيدا بوي دو الينا او جيبو نمونه كورونا 2 سال و چند ماهن بوري ابوري جهاني حمو لاواز كريا صص كريا الوزي جرا درست كرنا افيا كي ادوي وي تشتغ درست كر للجهاني او ادغودني فغواستلو غهاندنا كلوبالين ساسكاريه
دنێبەرە وڵاتاندا باشە دەخیل باندۆر لەسەر ژیانە خەلکێ یا ڕۆژانە کریە لە ئەمریکا چ لە دەربەی ئەمریکا بەری وێ ساڵح سەدەمی هەرە سەرەکەی کوونەها ئەم دەبینن ئەوە شەڕی رووسیا لە ئۆکرانیایە و دوو تشتکردنەوەیژی یەکژێ نرخی نفت و گازی لە جیهانی تەفدە گران کردە و ئەوێ دەمان نرخێوی گران بە ینی کاریگەریاوی لەسەر ئابووری زوو دیار دەبە ئادوێژی بەرهەمی چاندنی لە جیهانی تایبەتژی ینی دەبێژن چاندنە ئۆکرانیا دەرکەتە ئەوروپایان جیهانیژی ئەو ژی ڕاوەستاندیەک و بەهای وەی خواردنی 13 سەدی بلند کردە ینی ئەو سەدەما سەرەکیا بێت پرسیارەتە ئەو بوو کو نەهار ڕێژە یا هەری بلندا لە جیهانی و 40 ساڵاندا بلندتر بووە چاوە وی چارەسەر بە ئەسزان بەستا من چاوە ینی باندۆرە وەلی سەر ژیانە ڕۆژانەیە خەلکێ ینی ژیانە ڕۆژانە ساڵ ئەگەر تو بچی بازار ینی ئەگەر تو بەری ساڵێکی یان چەندێکی چوبی بازار بەری 2 ساڵە بچی بازار تشتی بکڕی توێ سوکێدا ببینی نرخی هەر تشتێکی بە ڕێژەیەکە تایبەت بلند بووە بۆ نمونە بگرە ژە خانیە کڕینە خانیە هەتا کرێکردنا خانیە و حتا بچووکترین تشتێک و دە بازاردا بوو نمونە خانی 5 سەدی پتر بلند بووە هەنێک خواردن 8 سەدی نرخێوان بەهایەوان زێدە بووە تشتێ بالکێش تو دسوکێدا دەبینی وەکو راپۆرتدا مەدیتیە راپۆرتەوە بەری نەها بەڵاوکردی دەبێژێت تو نرخ حوجەیە ئابووری نازبی ji بۆ تو بزانی ئەف چ تشتا چ چێ دەبە تو بچی بازار بچی سوکری وێنا دەبینی باشە دەخیل ینی ڕێڤەبەریە ئەمریکا ڕێڤەبەریە سەرۆک و بایدن دکارێت چ بکات vê دەربارەیدا وەکو سەرۆک ئەوەیە بەرپرسە داویە داوی کوێ چارەسەر بکات شێواز یان میکانیزمە چارەسەرکردنی چییە؟ بایدن دوه ئەلینۆی بوو ئەو دزانە و ئەڤێ کاریگەریاوێ گەلک مەزن هەبە لەسەر هەڵبژاتنین دەمێ نیڤێک و پشتی چەند مەهێدیوێ بێکردن ji بۆ ئەندامن کۆنگرسێ و گەلک هەڵبژاتنی ویلایەتانژی وی چەند تشت گوتن یەک شوان تشتا گوتی ئەوێ ڕێژە قازانجا لەسەر دەینا کێم بکە ji بۆ خەڵک بکار بە دەینا بکە ji بۆ و ئابووری بەردەوام بە و کار بکە یا دوێژی وی سۆزدانە و پتر نفتێژە ئەمبارێن نفتین ئەمریکا دەرخە بێخدە بازار هەلبەتە ئەوێ گریدای بە سوکات جیهانیژی هەیە دەوێ ئەو دگەل وڵات خۆتە زەڵال بوو دەخیلێ شەمۆتش پێش کۆنگرسێ مەڕەوەی گەلک سپاس سەرسرا سەرچاوە نەخۆشخانەکان لە دەوروبەری باشووری کالیفۆرنیا سەدان پێداویستی پزیشکی ڕەوانەی ئوکرانیا دەکەن دامەزراوەیەکی خێرخوازی لۆس ئانجلس هەموو نەخۆشخانەکانی یەک خستووە بۆ ناردنی یارمەتیەکان بۆ ئوکرانیا پێکەوە راپۆرتێک لەسەر ئەم هەوڵانە دەبینین کەرەستەکانی چاودێری برینەکان بۆ ڕۆژدەگەریەکان و بوو یەکەی چاودێری چر هەمووی خۆبەخشەکان لەگەڵ دامەزراوەی ئۆکرانیا لە لۆس ئەنجلسی کالیفۆرنیا نزیکەی 10 تان پێداویستی پزیشکی و کەلوپەلیان کۆ کردوونەتەوە. پسپۆری ئۆکۆنۆلۆژی ئەمریکی و پەنابەرێکی ئۆکرانی میکۆلا ئۆنێشنچینکۆ لە نێو ئەو خۆبەخشانەدایە. لێرە دەرمانی چارەسەری برینی زۆرمان هەیە دەرمانی بەڕێوەبەرایەتی دەماری دڵۆپە هەروەها سرنگ کۆت و دراف بۆ نەخۆشەکان 6 بنکەی پزیشکی گەورە کەلوپەلی پزیشکیان بەخشیوە بۆ ئۆکرانیا هەردوو لە لۆس ئەنجلس و ناوچەکانی تر لە باشووری کالیفۆرنیادان. ئێمە هەموو شتێکمان لە سندوقی جیاوازدا داناوە ئێمە نامەمان لە وەزارەتی تەندروستی گشتی هەیە بۆیە بەڕاستی دەزانین خەڵکی ئۆکرانیا پێویستیان بەچیە و پێویستیان بەچی نییە ئێمە هەوڵ دەدەین ئەوەی پێویستە بینێرین. هەموو سندوقەکان دیاریکراون و ژمارەیان لەسرە و بەم زوانە خۆباشەکان باریان دەکەن بۆ سەر فڕۆکەی باری تایبەت پاشەکەم بەخشین دەبوو بە دوای خۆبەخشی زۆرتر بگەڕین کە ڕاستەخۆ یارمەتی بدەن بۆ سەوداکردن لەگەڵ بەخشینەکان خەڵکانێکی زۆر لە ئوکرانیا و ئەمریکا و لە رووسیا و بێلاڕووسەوە ویستیان یارمەتی بدەن. خەڵکێکی زۆر جیاواز یارمەتی دەدەن ئەوان تەنیا دێن بۆ ئێرە چونکە دەیانەوێت یارمەتی بدەن لە جیاکردنەوەی بەخشینەکان و سندوقەکان پێش ئەوەی هەموو شتێک ڕەوانەی ئۆکرانیا بکەین. لە ئۆکرانیا ئەو بارە گرانبەهایی پزیشکی بۆ ڕێکخراوە خێرخوازیە جۆرا و جۆرەکان دەبەخشێت کە دابەشی دەکەن و ڕاستەوخۆ دەینێرن بۆ نەخۆشخانە گشتیەکان یان سەربازیەکان کە دەکەوێتە نزیک هێڵەکانی پێشەوە. یەکێک لە دامەزرێنەرانی دامەزراوەی خێرخوازی لەگەڵ ئۆکرانیا لە لۆس ئەنجلس میخایلۆ لاڤرێس دەڵێت یارمەتی مرۆیی لە ئێستادا زۆر زیاتر دەبێت.
ئێمە داواکاریمان لە وەزارەتی تەندروستی ئۆکرانیا هەیە بۆ کەرەستەی پزیشکی و دەرمانی تایبەت، هەروەها لەگەڵ کونسڵخانەکانی ئۆکرانی کار دەکەین. ناوەندی پزیشکی ڕۆناڵد ریگان UCL بە خۆشحاڵیەوە هەموو ئەو شتانەی کە ئێمە داوای دەکەین دابینی کرد، هەموو ئەو شتانەی کە کەممان لێ هەبوو. فڕۆکەکە لەگەڵ بارە بە نرخەکەدا بڕێڕایە لە ناوەڕاستی مانگی 5دا ڕەوانەی ئۆکرانیا بکرێت. دەنگی ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. قانوندانەرên دموکراتên ئەمریکایê roja çarşemê têk çûn di derbaskirina projeya biryarekê de li Sînatoyê ku armanca wê ew bû parastina mafê ji ber xwebirina zarokan. Dadgeha dengdana Sînatoyê hate piştî erêkirina proje biryarê ji aliyê encûmena nûneran ve wekû rêgirî li reşnivîseka dadgeha bilind ku pêşniyaz dike qanûna Roe v. Wade ya mafê ji berxwebirinê were ji navbirin. Piştgiriya xelkê ji bo mafên ji berxwebirinê hinekî zêde bûye ji dema ku reşnivîsa dadgeha bilind hatiye belavkirin lê li seranserî welêt pir kes pêşwaziya tevgera pêşbînîkirî ya dadgehê dikin. Ji bo şîrovekirina bêhtir divê derbarê de hevkara me Uzlem Yasak ji navenda nûçeyana dengê Amerîka bi me re ye dem baş Uzlem agahiyên dawî li cem te çi ne divê derbarê? Dem baş Salih kawere em bi hev ra keliyên herî giring ya dengdana do ku li seranserê Amerîka mijara yekê bû binêrin. Sed endamên Kongresa Amerîkî tevahî beşdarî dengdanê bû. Dengdan tevahiya rojê heta nîvê şevê berdewam kir. Nîxaşên gelek tund hatin li ser dîka Kongresê kirin. Demokrat ev dengdana wekî dengdana herî giring ya ser mafan ya 5 salên dawî binav kirin lê komariyan jî wek pêşnivîsek kanûnê ya bingehîn radîkal û gelek tundirev binav kirin. Ev nîqaşana domiyan di dawiya dawiyê de di encamê de dengdan hate kirin li 51 deng dijberiya kanûnê hate kirin 49 jî bo piştgiriya wî hate kirin û di encamê de ev pêşnivîsa têk çû. Di dema dengdanê de Uzlem yani em bibêjin dadgeha bilind çavereye ku bibêje li hev kom bibe bicive yani çi tê çaverêkirin wê derbarê de li dadgeha bilindê çi bibe eger em bidin ber çavan ku em bibêjin John Roberts gotibû ku ev wekû xiyanetê ev belavkirina vê reşnivîsê. Belê salê ser vê belavkirina pêşnivîsa dadgeha bilind lêpirsînek ji hêla hêzên taybet ku Marshall têne binavkirin dimeşe lê ev civîna îro taybet ya dadgeha bilind ji xwe berê de hatiye plankirin kes nikare beşdarî vî civînê bibe lê belê rojeva civînê nehatiye eşkere kirin civînek taybet be em ê jî bimeşînin ka naveroka civînê çi ye lê em piştî civînê Serok Joe Biden bi daxuyaniyek tund helwesta komariyan rexne kir û got ku komariyan parastina saxlemiya jinan bi tevahî asteng kirine dema ku mafên bingehîn yan jinan û tevahiya welatiyên Amerîkî dibin êrişekî bêhempadayê li dadgeha bilind komariyan piştgiriya vî yekê kirine. Baş e Uzlem eger hatû em bibêjin ev reşnivîs bûye rastiyek li ser erdê û bi rastî jî dadgeha bilind dengdan li dor wê kir û erê kir yanî em bêjin qanûna Roe v. Wade ji nav bir wê demê em dizanin xwepêşandan li gelek cihan çi bûne li pêş dadgehên wîlayetan çê bûne wê demê sînaryoya din çi ye li gor agahiyên dawî? Belê eger ev kanûna biryara dadgeha bilind bi fermî were eşkere kirin xeteriya yekî li
ئەوێ gelek rêxistinên sivîl mafan jinan û gelek komên piçûk doh jî ev ji sêsiyê gulanê vir ve xwe pêşandanên xwe didomînin lê li çardê mehê şemiya pêş de xwe pêşandanên mezin ew li serenserê Amerîka were kirin doh jî belê xala te zelal bû Îslamî yasak tê ji navenda nûçeya me re bû gelek spas. زایڵی داهێنان بەرنمەیەکی فەرهەنگی و هوەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. بەڵام دەگەڕێنەوە بەڵام کێشەنە ئێران نەهرۆجاندا پزیشکی سویدی ئێرانی یە 5 ساڵی سێدارە بکە شیرۆڤەکار دەبێژن لە ئێرانê hin kesên biyanî têne bikarانîn bi taybetî di aloziyên di navbera Tehran û paytextên Rojavayî de numuneya Rojavayiyên ku têne cezakirin piştî هەلوەشینا پەیمانە ناڤۆکی یا ئێرانê her diçe zêde dibe. ئێران roja çarşemê herwiha du Ewropîyên din girtin di demekê de ku nûnerê Yekîtiya Ewropî serdana Tehranê dike hikûmeta Îranê lêkolînerê Swêdî Ehmed Riza Celalî bi sîxuriya li gel İsraîlê tawanbar dike. Doza wî hevdeme li gel lêgerîneke girîng li Swêdê ji bo ku berpirsekî berê Îranê bi gunehkariyên tawanbar bike. دادگایکردنی حەمیدی نووری لە سوێد کە یەکێک لە ئەنجامدەرانی سەرەکی کۆمەڵکوژی ساڵی 1970 نزیک بووەتەوە لە کۆتاییەکەی و داواکاری گشتی وڵاتی سوێد داوای سزای زیندانیکردنی هەتاهەتایی بۆ ناوبراو کردووە. هاوکاتیش دەستگای دادوەری ئێران ڕایگەیاندووە کە بەم زوانە سزای لە سێدارەدانی ئەحمەد ڕەزا جەلالی هاووڵاتیەکی ئێرانی سوێدی بەندکراو لە ئێران بەڕێوە دەچێت. ڕۆژی چوارشەمەش ئێران ڕایگەیان کە دوو هاووڵاتی ئۆروپایی لە ئێران دەست بەسەر کراوە. زۆرێک پێیان وایە لە سێدارەدانی جەلالی و دەست بەسەرکردنی هاووڵاتیانی ئۆروپا پەیوەندی بە دادگایکردنی حەمید نووریەوە هەیە. بەڵام ئێران دەڵێ کەیسەکان هیچ پەیوەندیەکان پێکەوە نییە. زانیاری ورتر لەسەر ئەم پرسە لە لای ئەحمەد ئەسکەندەری توێژەر و شیکەرەوەی سیاسی لە سوێد وەردەگرین. کاک ئەحمەد وێرای سڵاو و سپاسم بۆ بەشداریتان لەم بەرنمەیەدا. سەرەتا دەمەوێت بزانم دوایین هەواڵەکان لەمەڕ دادگایکردنی حەمیدی نووری گەیشتووەتە کوێ؟ زۆر سپاس وێرای سڵاو بۆ ئێوە بۆ بینەرانی بەڕێز. دادگای حەمیدی نووری دادگایەکە تەواو بووە. ئێستا ماوەتەوە سەرەوە کە دادگا بە تەواوی بڕیاری کۆتایی خۆی ڕابگەیەنێ. ئەمە دادگایەکی زۆر زۆر تاقانە بوو لەبەر خاتری ئەوە کە بۆ یەکەم جار بوو وڵاتێکی ئوروپایی قبوڵی کرد کەسێکی تاوانبار لەسەر ئەو کوشتارە کە مەزەندە دەکرێت بە هەزاران کەس کوژرابێ لە ساڵی 1970 لە ئەمە ئەکەوێتە سەروبەندی کۆتایی شەڕی ئێران و عێراق کە ژمارەیەک زیندانی سیاسی ئێران کە هەندێکیان تەنانەت ماوەی زیندانەکەشیان تەواو بوو ئەوانەی ئادام کران. جا هەبووکو ئێوەش باستان کرد داوای زیندانی هەتاهەتایی کراوە لە بەرەوە لێرە ئەعدام نییە لە وڵاتی سوێد. ئێستا گەیشتووەتە ئەو ڕادەیە و تەبعەن دەوڵەتی ئێران ئەوەی زۆر پێ ناخۆشە شتێکە زۆر زۆر سەرنجڕاکێت. کاگ ئەحمەد وەک باسمان کرد ئێران هەڕەشەی لە سێدارەدانی جەلالی دەکات و هەروەها دوێنێ ڕایگەیاندووە دوو هاوڵاتی ئۆروپایی دەست بەسەر کردووە. ئەم هەڕەشە و دەست بەسەرکردانە تا چەند دەتوانێت پەیوەندی بە دادگایکردنەکەی حەمیدی نووریەوە هەبێت؟ حتمما هەیەتی لەبەر خاتیەوە ئێران ئێستا گوڵۆڵەی لە لێژیە دیپلۆماتێکی ئێرانی دوو هەفتەی ڕابردوو لە بلژیک محکوم کرا بە 20 ساڵ زیندان لەبەرەوە بۆمبیان هێنابوو هەبرا بە پاسپۆرتی دیپلۆماتیکیشەوە هاتبوو و ئەم جار ئەم حەمیدی نووریشە کە ئەم یەکێ لە تاوانبارانی کوشتارەکەیە بەڵێ ئێران ئەحمەد ڕەزا جەلالی ڕاگرتووە بەڵام سەیرەوەی ئەحمەد ڕەزا جەلالی ساڵی 2016 زیندانی کراوە زۆر پێش ئەوەی کە حەمیدی نووری بێتە دەرەوە یا پێش ئەوەی ئەو دیپلۆماتە تێرۆریستانە لە بیانوێ لە ئەوروپا بەڵێ وەک دوێنێش تەنانەت خۆیان بەرپرسانی ئێران ڕایانگەیان کە بەو پێەیە کە
جەلالی 2 ساڵ پێشم پرسی حەمیدی نووری پێش دۆسیە حەمیدی نووری دەستگیر کراوە هەر بۆی گوتیان دۆسیەکە پەیوەندیان زۆر بە یەکەوە نییە بەڵام کاک ئەحمەد وەک دوایین پرسیار دەمەوێت بزانم لەگەڵ ئەوەدا کە حەمیدی نووری جیالەوەی لە کۆمەڵکوژی ساڵی 1970 دەستیشی بووە دەوترێت لە سەرکوتکردنی حیزب و چالاکوانانی کوردیش ڕۆڵێکی بەرچاوی هەبووە هۆکار چییە کە پرسی سەرکوتکردنی کوردەکان تا ڕادێکی زۆر کەپ کراوە و باسی لێوە ناکرێت لەم دادگایکردنەدا جارە زۆر کورت ئەوە بڵێم کە ئێران هەمیشە و توێت ئینکاری کردووە کە خەڵک دەگرێ بە بارمتە پێیان دەڵێ جاسوس هەسا لەسەر شتێک ئازادیانەکە وەکو بینیمان لە بریتانیا بۆ 400,000 پۆند ئەو خانمە و کەسێکی تریان ئازاد کرد ئەم مەسەلەی کوردستان بەڵێ ئەم حەمیدی نووری دەرکەوت لە یەکێ لە کۆدانیشتەکانی دادگادا کە لە مەریوان بووە لە کوردستان بووە وەکو شانازیە گێڕایەوە کە من لە کوردستان بووم و لەگەڵ سپای پاسداران لەوێ شەرم کردووە لەگەڵ تێرۆریستان و کە ئێمە هەمومان تەبعاً تێرۆریستین لە چاو ئەوانەوە ئەوەی باس کردووە من پێم وایە هۆکارێکی ئەوەی کە باسی کوشتنی گەلی کورد و پێشمەرگە و خەڵکو و ئەو کاولکاریە کوردستان لەم دادگا نەکرا ئەوە بوو کە ئەم دادگا لەسەر تاوانێکی دیاریکرا و لە ساڵی 1970 بەڕێوە چوو و ئەم تاوانبارە بە تایبەتی لە زیندانێک بە ناوی زیندانی گەوهەردەشت لەوێ تاوانبار کراوە و ئەوەندە شاهد و بەڵگە زۆرن کە هیچ ڕێگای نکۆلیکردن و ئینکارێک نەماوەتەوە هەرچەند چالاکانی کورد لە دەرەوەی وڵات بەگشتی و بە تایبەتی لێرە لە سوێد زۆر جار هەوڵیاندا چ لە بەردەرگای دادگا لە دەرەوە چ لە ناوەوە مەسئلەی کوردیش مەسئلەی تاوانەکانی کۆماری ئیسلامی دێش بەگەلی کوردیش بێنە بەرباس و هەڵبەت ژمارەیەک لە سیاسی ئێرانی کورد کە خۆیان لە زیندانی ئێران بوون ئەوان یان ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ من کەسێکیان نەناسم خانمێکە خەڵکی مەهاباتە بەڵام هاوسەرەکەی لەناو ئەو کەسانە بوو کە حەمیدی نووری دەستی بووە لە کوشتنیان و لە ئەکەوێتە ناو ئەو کۆمەڵکوژیەوە کە ساڵی 1970 کراوە. بەڵێ سوپاس بۆ ئێوە ئەحمەد ئەسکەندەری شیکەرەوەی سیاسی کە لە وڵاتی سوێدەوە لەگەڵماندا بوو. بەڵێ بەفراو ئەم بەردەوامت بەرنامە خۆدا و مە هەنێک تشتین گرێدایی بە سووریە و بە ئەفرینێ و پەنابەرین سووریە و پلانە تورکیا دەرباسکردن وانژی هەیە. بەڵێ راپۆرتێکیشمان هەیە لەسەری کە ئەدەڕۆینە لای. بە بەشداری ژمارەیە کەسایەتی لە کامپی ئەلشەهبا بۆ ئاوارەکانی ئەفرین کۆڕێکی نێودەوڵەتی لەسەر ئەفرین بەڕێوە چوو. دوای کۆمەڵێک گفتوگۆی گرنگ کۆڕەکە بە چەند پێشنیارێک کۆتایی خۆی ڕاگەیاندووە. نەورۆز ڕەشۆ پەیامنێری دەنگی ئەمریکا لە ئەفرینەوە لەم بارەیەوە راپۆرتێکی بۆ ئامادە کردوون. فۆرما ئەفرینێ یا ناونەتەوەیی کولپەناگەها شەهبا پێک هات و پشتینی قاشên بەرفەرەح ji aliyê beşdaran ve bi encamnameyekê dawî bû. Têde hejmareke piştniyar û şîret hatin ragihandin. Endamê Komîteya Amadekariya Formê Mihemed Ramadan xalên serekeyên encamnameyê bi me re parvekirin. Xalên wê sereke evin yek ji wan bû dagirkeriya li Efrînê dagirkeriya dewleta Tirk zûtirîn dem bêdawî kirin çeteyên Erdogan ji wir bêderxistin gelê Efrînê bi awayekî bi rûmet vegirin ser axa bi gerentora navnetewî gu vegirin ser axa Efrînê ev kiryanên ku li Efrînê tên kirin bên belge kirin dosyayên wê li pîşê dazgehên navnetewî bên pêşkêşkirin gu Sê mijarên sereket rojeva formê de bûn ya yekî Efrîn ji aliyê dîrokî û coğrafî ve du sûc û binpêkirinên li Efrînê diqewimin ji aliyê qanûnî ve û ya sisiyê çareserî û xebata pêwîst çi ye. Ji beşdarên formê Diktor Azad Elî nirîn û helwesta xwe di van mijaran de wiha şîrove kir. Îro çi tê xwestin? Tişta bû bû. Mixabin Tirkiye destê NATO deverê de. Gereke NATO hinekî şerm bikî û vê ser vê meselê rawestî. Bi navê NATO, bi navê dewletên Rojava Tirkiye vê qetlê amê dike. Vê siyaseta dijî mirovayetiyê û dijî Kurd dike. Divê ew hinekî dezgehên sivîl, dezgehên mafnas li
ناتو الهمبري في سياسة الراوس مجارا گوهارتنا دموگرافیک و پیواجویا آواکرنا کمگاهان لعفرین ده فرمه دا جهگرد که آرمانجا ترکیه جویه که جناف برن آناسنامه اچیای کرمینجه دا که هرمج آخا سوری قطبه که و تی خناف میساقا ملی لو ما هلوستکن اجتماعی سوری لهمبره تی خواستن لگور سروکی هفبندی اجتماعی یا دموکراتیک یا سوری ام دنگ خبگینن هری من سوری گشتی ام بیجن هدف ترکانه تر کردن هدف ترکا عرب و کردا بهفخینه آلان عرب و کردا تیگه بن کنترل خا او هدف دیتر جوی جواتی را وی کمبونی را ام مساج اگر پیگینن دولت ناب نتوی متحده سیاست ترکا لهمبر ملت سوریا باکور سوریا دانا مشاندن اف سیاست هیجای بیرخستنه یک و فرما ناو نتوید بن سر ناو عفرین ده ناو برا داگیرکری و برجواندی ناو دولتی ده بیکات کوب چافدیری مجلس سوریا دموکراتیک و ریخستنا مافی مروفانی عفرینه بریوچو هروها گلکسیه ستوان لیکولینر و مافناس ین کرد عرب و بیانی حاضر بون چه فیزیکی یان آنلاین بریا زومه نوروز را شدنگ امریکا شهبا کردن سوری نتنه نیگرانن لی پروژه ترکیه و گراندنا پنابرین سوری جه ترکیه و بجی کرنا وان لی باجارین کردان جی رد کن سیاست مدارین کرد و پروژه ده به سیاستا گوهرتنا دموگرافیک یا نافچه کردی و گریددن پارتین کرد ده وی واریدا هشیاری دان نتوین یک بوی تەوی هەموو ناکۆکیان ئەنە کەسێ و پەیەدێ لەسەر پرۆژەیە ترکی یا بەگەڕاندنا پەنابەران بەیەک هەلوەستن. ئالیین کوردی vê پرۆژەیە ترکی bi siyaseta guhertina dîmografîk li herêmên Kurdên Sûriyê girê dide. Berpirsê ragandina Encûmena Niştimaniya Kurdî li Sûriyê enekese Hesen Remzî ji dengê Amerîka re diyar kir got beriya niha de silata Be's li Sûriyê projeya Komara Erebî li Bakur Rojhilatê Sûriyê pêk aniye. Tirkiye jî bi vê projeyê armanc dike ku heman siyasetê pêk bîne. دولت ترکیه خوازی فش خورا قازان که وی پروژه هب سری افجی مترسی که وقت کو کمبر عربی مترسی بس ملت کرد ایروجی مترسی که سر هبون ملت کرد سوریا ده جبر ملت کن سر عرض خود جین ملت کی خودی دیروک و خودی مافن جبر وی که چه دولت یعنی لاینه کو بخوازی گهرته دیموگرافی دفرین کردی دب که کردستان سوری دب که ام دبینن مترسیه سر هبون عملت کرد گهرته دیموگرافین و ام وینا لا پجرنج لای کیبی لعالیەکی din ji ber kontrolkirina herêmên Efrîn serêkaniyê girê spî ji aliyê Tirkiye ve di sala 2018 û 19 de derdora 300,000 Kurd neçarî derbider bûne. Endama Meclisa Giştî ya Partiya Yekîtiya Demokratîk PYD Elîfe Bekir got ew bi xwe derbidera Efrînê ye dibêje. Ev proje neçareserî ye û dê gelek qeyran bi xwe re bîne û divê netewên yekbûyî û civaka navneteweyî ji vê yekê hişyar bin. Arabîk warê çêkirin, çareserîkê siyasî warê çêkirin, destûr warê guhartin, yanî ka hîn em di nav alozîkê mezindan e, na Idlibê nikwane gota nikwane yanî girtin heye heta niha aramî tune ye ji ber wê yanî ev biryara Erdogan di vê demê de necidaye û bêdengiya dewletin navnetebî hewmer wê pêra hevkar e. Daxuyaniya serokê Tirkiye Recep Tayyip Erdogan di derbarê vegera penaberên Sûriyê de yên li Tirkiye dimînin ne tenê ji aliyê siyasetmedar û tevgera siyasî ya Kurdî Sûriyê ve tê redkirin. Li gorî çavdêran siyaseta Tirkiye derbarê Sûriyê de ne erênî ye bi taybetî li ser pirsgirêka Kurdên Sûriyê. Çavdêra Kurd Ahîn Elî dibêje Tirkiye li gorî peymana millî tev digere got herêmên Bakur Rojhilatê Sûriyê bi giştî têxe kontrola xwe de. اتفاقیه میثاق ملی جش خواسینور کودهندره ایرورو پرانیجی دستوی دی باب و عزاز جرابلوسه دخوازه درباسی حلبه جی به داگرکریت حلبه جی بده مشاندن دریا عفرینه ده وش خو کرکوک و موصل جی جبو وی که باشور کردستان جی ندوری و وان پلانای جه کو ترکی دکوی دک ولات خو و داگرکری رسمی دک و شرعیت او ده دمله گوهرتنا دموگرافی ده هێژایە بە بیرخستنەیە گوت هەفتەیە بووری دە سەرۆک کۆمارê Tirkiye Recep Tayyip Erdogan planeke ragihand gotê 13 proje hene ji bo vegerandina milyonek penaberên Sûriyê ji bo welatê wan. Her wiha di daxuyaniyên fermiyên Tirkiyeyê de hate eşkerekirin got niha Tirkiye kar dike got
ji bo avakirina 200,000 yekîneyên xaniyên bîton û daxwaza alîkariyê ji rêxistinên namdewletî dike. Kurdên Sûriyê ji hêla xwe ve di vê metirsiyê de ne got hege ev proje pêk hat dê derbiderên Kurd wê nikaribin vegerin cihûwarên xwe û rê li ber cara siyasî ya Sûriyê digire. Zana Umer dengê Amerîka Qamişlo. خێرخوازên navnetewî roja sêşemê soza 6.7 milyar dolar dan ji bo alîkariya Sûriyan û welatên cîran yên ku mîvandariya penaberên Sûrî dikin. Lê ev alîkarî kêm bûn li gor armanca neteweyî negirtî ya alîkariya ji bo bi milyonan kesên ku ji şerê Sûriyê reviyane û pala xwe didin ser alîkariyê neteweyî negirtî. Ji bo zaniyariyên bêhtir li dor rewşa penaberên Sûriyê û herwiha plana Tirkiye vegerandina milyonek penaberên dinên Sûrî niha peyamnêrên me Zana Umer li Qamişlo û Eyûb Demîr li Enqerê bi me re. Dema we her duan jî baş Zana li Qamişlo li dor rewşa penaberan û alîkariyên neteweyî negirtî di konferansa Brokselê de çi tê gotin? بله دم باش شخوا یا هری گرینگ او بوگو پشتی قداندنا کنفرانسا بروکسلی وقت قزنجه که جالی تفکر سیاسی حتی گلری جی هبوش برگو چری و بریا خسر چی دش براوی وقت انا کسی جی بیک هلوست بون درباره نرخاندنا پروژه و گراندنا وان کوچبرین سوری گو وقت گوهرتنه که دیموگرافی یا سرکفتنی او بوگو د بروکسلی ده هات دست نشاکرنگو لگوری کولانا کردیر و دربیجی چا سیاسی چا گالری به دربیجی گو کنگره بروکسلی تکزیل سر خرج کرنا وان پرا جبو پروژه و گراندنا کوچبران نهات کرن و اف جی یک وک سرکفتنه که دبینن د عالی کی دنجی جبو هات تکسکرن گو بگرتنا ببردوامیه گرتنا درگه یعروبیه لپیش آلیکاری مروی یه نتوین یک بویی ده کوچبرین وی دوری و دربدرین لوی دوری جه آلیکاری ناونتویی به پارمان. تو بحثا وگراندنا پنابرت که از بارم بحثا پلانا ترکیه وگراندنا پنابرین سوری با باکور و جلات سوری لواری باکور سوری تدکی از بچم جم ایوب یعنی پلانا ترکیه دوی درباره دا ام دزانن راستی هنک جاران رخنه و ناراضی بونا اپوزیسیون جی بو که حتی سرکرده اپوزیسیون کمال کلیشدار اغلب بو گوتو بود تشکی خیالیه دوی درباره در ریاکسیون ترکیه چاوانه صالح انا دکارم بجم کو مثلا پنابرا لوی دری ادی بیه سدما گنگشی او جبو دنگ دستخستنی yani opozisyon ve destilati ve rasti legori hasabın dengirtinan derkevin peş eva care yekemeku yani partiya destilat AKP ser rewşa penavera civinek çekir u jubo vegerawan hin tiştend ku bedest bixin şekil derkistin peş pişti wî xaser komarên Tirkiye Recep Tayyip Erdoğan got ku em 1 milyon penaver him jubo an avahî çebikin û bişînin dîsa di vî warî da rastî opozisyon gelek rexne li ser destilatiyê tîne dibêje ku hemû sedemê van tiştan hûnun ve ev tiştana çêkirin ji bo wî jî lazim e ku ev penaber de demeka herî Kurd da biçin welatê xwe yani vê erî da dîsa Serokkomarên Tirkiye Recep Tayyip Erdoğan berê got em ê 1 milyon bişînin paşê jî dîsa daxuyaniyeka din da got ku em ê xwedî li van penaberan derkevin ewan hicret kiriye bawayekî olû jî nekê derxist pêş got ewan hicret kiriye ew hatine welatê me em neşên ewan dûr bixînin em ê alîkariya wan jî bikin باشه ایوب دوی درباره ده یعنی وگراندنا میلیون پنابر نه پروژه که هیسانه ام برید زانن دورا 4-500,000 کس وگراندن لی او گلک زحمتی جدین تاوی آلیکارین هن ولاتن دنین هریمی جید به ترکیه را یعنی وگراندنا میلیونک پنابر و گلکی زحمت بید به پروژه که راست راست خواندنک سر هبید پارلمان ترکیه ده دنگدان لسر ببه او یک یعنی میکانیزم و که چاوت دیتن لترکیه بگشتی Rastî ev mekanîzma bi rengekî rastexînî dernakeve pêş ji bo çi hema bêjim mesela çend roj berê dîsa wezîrên karên hundir Süleyman Soylu daxuyaniyek da got ku ev kesên ku penaberên ku hatine vê derê pasaporta xwe winda kirine yê ku pasaporta xwe winda kiriye em neşên ewan bişînin yani dalî edin da yani destilatî dixwaze ku bi van ewan ev penabera li vê derê
بدستکناندن و دهلبجاردن دا وک شکلی کاری که درخنه پیش یعنی ویدری دا بتشتکی زانستی شکلک در نکه پیش یعنی پسپورین کو سروی د خبتن جی راستی او جی دبیجن حتی نها ترکیه لسر پینابرا تشتکی وک زانستی جی چه نکریه جبوی جی اپوزیسیون رخنه زوی واری دا هری کود چه زیده دی که آنا دستلاتی و شکلکی چا درخینه آنا تشتکی گوتن و چا جیب کن به چاوای جیب کن پارلمان دا و سر بسکنن نسکنن هیچ تشتکی وی واری دا دیار نینه باشه ایوب دوی درباره دا یعنی اگر اف پلان دست به بکه و هر حال آلیکاری جدر و بین هناك بحثا ولات قطر دکن کو آلیکاری بکه ما بس هم دوی درباره دا جوا کناف نتوی دکاره چه بکه جبو ترکیه و کو آلیکاری دوی درباره دا کو وان خلکان همی وگرینن به دبستان به نخوشخانه به جیو مال و بخارن بکن سال چند روز بری روزا پیروزباهی اروپایی هبو سروکی دلگاسیونا یکتیا اروپایی یا ترکیه نیکولاس میرلاندرو لودری داخوینه اکتا راستی مجیجه پرسی یعنی ترکیه آنا دخوازه کو وان پنابرا بشینه ناواندا جی گنگه چی جیه هون چه دفکرن بحثه وکر گوت کو یعنی mesela penabera mesela ka cihaniye mesela ka taybete lazım ku heri yani zahmeti servan der ne ke ve çaresere ka ditpar vere çekirin yani nete o yekbu idi varida demin beri daci hıntiş gotubun çi gotubun ku alikariya maddi bahs kırabun o emi alikari bidin Türkiye vi alida hekeçip ki emi piştavan bigrin ve rasti hayanat çeki ditpar ana desalatiya Türkiye diyar kette dernek etpeş ve şikleki çağ der ke ve vi varida ci hetişteki ditpar nine ku embejin ku بله اوه خطه کاوساج دیار نابه بله خالات زلال بو پیامنیر ما ایوب دمیر تج انقره مرابو بری تجی پیامنیر ما زان عمر جقامش لو مرابو گلک سپاس بو دماوه ئەمریکا بەتوندی سەرکۆنەی کوشتنی ڕۆژنامەنووسی ئەلجەزیرە شیرین ئەبوعەقڵە دەکا. ئەبوعەقڵە یەکێک لە پەیامنێرە ناسراوەکانی کەناڵی ئاسمانی ئەلجەزیرە ڕۆژی چوارشەمە لە کاتی ڕۆماڵکردنی هێرشێکی سەربازی ئیسرائیل لە کەنارەکانی ڕۆژئاوا کوژراویانی لەدەستدا. ئەو چەند کەسەی کە لەگەڵ ئەبوعەقڵەدا بوون دەڵێن هۆکاری کوشتنەکەی ناوبراوی هێزەکانی ئیسرائیلن. لە واشنگتۆن نت پرایز وتەبێژی وەزارەتی دەرەوە گوتی ئێمە سەرخۆشیێکی گەورە ئاراستەی خانەوادەی شیرین و هاوڕێ و خۆشەویستەکانی دەکەین و بەتوندی سەرکۆنەی کوشتنەکەی دەکەین. پرایز کوشتنی ئەو ڕۆژنامەوانەی بە هەڕەشە بۆ سەر ئازادی میدیا ناوبردوو داوای لێکۆڵینەوەی خێرای لەسەر و پرسە کرد. بەنی گانسیش وەزیری بەرگری ئیسرائیل بەڵێنی لێکۆڵینەوەیەکی شەفافی داوە و گوتوێتی پەیوەندی لەگەڵ بەرپرسانی ئەمریکا و فلستین هەیە لەسەر و پرسە. بانگوازی دوی درباره دا هر جبو وکولینه که سر بخواه لسر کشتن روزنامه‌وان الجزیره یا دیرین شیرین ابوعقل کود دما ایریشه که ارتش اسرائیل در کرتا روجا آوا هاتو بو کشتن زیده بون کانال تلویزیونی الجزیره کو نواندوی لقطره هزین اسرائیل تاوان بار کرن کو به مبست به خوینه که سار ابوعقل گلاباران کرنه سروک وزیر اسرائیل نفتالی بنت گوت احتمالا که فلسطینیین چکدار دوی دما بسروبر یعنی گلابارانا بسروبر ده روزنامه‌وان فلسطینی کشت یکیتیا اوروپی دا خواست کرد که لیکولینه که سر بخواه لسر مرناوی ورک کرن ده همان دمه ده نونرا امریکا لنتوینی یک گرتی لیندا توماس گرینفیلد بان کرد که کشتناوی به زلالی ور لیکولین کرن. نوێترین هەواڵ و زانیاری خێرایی و متمانە لە فەیسبووکی دەنگی ئەمریکا. بەڵێ بەفراو باوەرم ئێمە تشتێکی هەنێکی ئەم ژە سیاسەتێ بە هەنێکی بخوادنە بەر بە تشتی شولواری و دیرۆکی و بچنز باوەرم راپۆرتێک دێ دەربارەی هەیە. بەڵێ لەسەر شوێنێکی سەرنجڕاکێشی کەرکووک. قڵای کەرکووک ئەو قڵایەیە کە بووە بە ناسنامەیەک بۆ شارەکە و لە ئیستاشدا بەداخەوە زۆربەی شوێنەوارە دیرینەکانی ئەم قڵایە لە ناوچوون. پەیامنێرمان دڵشاد ئەنوەر سەبارەت بە ڕەوشی قڵاکە راپۆرتێکتان پێشکەش دەکات. قەڵای دێرینی کەرکووکە زۆربەی بینا شوێنەواریەکانی سەر قەڵاکە داڕوخاون.
قەڵای کەرکووک کە سەرەتای بنیاتنانی دەگەڕێتەوە بۆ سەردەمی پێش ئیسلام و بە دیاریکراوی سەردەمی گۆتیەکان. دواتر لە هەر سەردەمێکدا و بە پێی هونەری تەلارسازی ئەو سەردەمە تەلاری نوێی لەسەر دروست کراوە. بە شێوەیەک قەڵاکە مۆرکی هەموو پێکاتە و ئاینە جیاوازەکانی کەرکووکی تا ئێستا پێوە دیارە. لەبەر ئەمە دەتوانین بڵین قەڵا بە شێوەیەکی گشتی پێکاتەیەکی هەمەڕەنگی نەتەوەکانی تێدا بووە. تورکمانی تێدا بووە، جوولەکەی تێدا بووە، کوردی تێدا بووە، مەسیحی تێدا بووە، ئاسووری تێدا بووە. ئەمانە هەموو ئەو پێکاتە. ئەم پێکاتانش هەریەکەیان لە ئاوەزی خۆی و لە بیرکردنەوەی خۆیدا بایەخی بە هونەری تەلارسازی خۆیدا، اینجا لە چوارچەوەی خانوو دروستکردن بێ، لە چوارچەوەی گەڕک بێ، لە چوارچەوەی شەقام بێ، هەرێکە و توانیەتی لەو چوارچەوەدا گرنگی بە و بە لایەنە بدات. چینەکانی ژێرەوەی قەڵاکە کە گەواهیدەری دێرینێتی قەڵاکە و سەردەمە جیاوازەکانین تا ئێستا کنە و پشکنینی پێویستیان تێدا نەکراوە. قەڵای کەرکووک کە بووەتە سیمای دێرینێتی شارەکە بە تەواوەتی پەراوێز خراوە و زۆربەی بێنادێرینەکان لە بەردەم مەترسی داڕوخاندان. لەبەرەوەی هیچ بکن و پشکنینێکی تایبەتی نەکراوە لە قەڵای کەرکووکە ناتوانێت تەحدید بکرێت فترەکەی تکایە. ئەمە لە کاتێکە ڕاستەکەیتەوە ئەم زانیارەکانێکەوە هەیە ئەگەر بێت و بکن و پشکنینێکی تایبەتی بکرێت تقریباً 2500 ساڵ پێش میلاد. قەڵای کەرکووک تا کۆتایی ساڵانی 90ەکان نزیکەی 800 خانووی لەسەر بووە. دواتر حکوومەتی بەعز بە هۆکاری سیاسی سەرجەم خانوەکانی سەر قەڵاکەی ڕوخاندووە. چوارچێوەی ڕوخانی قەڵای کەرکووک لەبەرەوەی چوارچێوەیەکی گرنگی تەلارسازی گرنگی کوردی تێدا بووە و بایەخێکی زۆری کوردیتەوە بەشێک لەو تەلارسازی تورکمانی تێدا بووە. بۆیە سیاسەتی بە عەرەبکردنی حکوومەتی بەعز لەوەدا سەرچاوی گرتبوو کە بیەوێ ئەو شوێنەوارانە هەمووی لە ناودایە بیسڕێتەوە لەبەرەوەی نێڵێ ئەو مۆرکانەیان ئەو بنەما مێژوانی کە هەیە لە قەڵادا بمێنێتەوە. هەر ناوچەیەک 200 ساڵ بەسەر بنیاتنانیدا تێپەڕی بووێت وەکو ناوچەی شوێنەواری هەژمار دەکرێت کە کەرکووک ژمارەیەکی زۆر شوێنەواری تێدا دۆزراوەتەوە و هێشتا کنە و پشکنین بۆ دۆزینەوەی سەدان شوێنەواری تر ئەنجام نەدراوە. بەپێی ئامارێکی فەرمانگەی شوێنەواری کەرکووک تاکو ئێستا لە پارێزگای کەرکووک نزیکەی 800 ناوچەی شوێنەواری دۆزراونەتەوە و لە فەرمانگەی شوێنەواری کەرکووک تۆمار کراون کە قەڵای دێرینی کەرکووک یەکێکە لەو ناوچە شوێنەواریانەی کە بەپێی وتەی شوێنەوارناسان تەمەنی نزیکەی 4000 ساڵە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک. بەڵێ هەواڵێکی تشمان هەیە لەسەر ڤایرۆسی کۆرۆنا لە چین. دەوترێت شەقامەکان لە پێکەین چۆڵ بوون لە ترافیک و ڕیزەکان درێژکراونەتەوە بۆ تاقیکردنەوەی کۆڤیدی 19. لە ڕۆژی با بڵێن پەنجشەمەوە ڕیزەکان دەبینرێن کە درێژکراونەتەوە بە تاقیکردنەوەکان چونکە پایتەختی چین دەستی داوەتە سنووردارکردنێکی تند. درەنگانێکی ڕۆژی چوارشەمەش ڕاگەنرا تەکسی و خزمەتگوزاریەکانی سواربوون بەهۆی بڵاوبوونەوەی کۆڤیدی 19ەوە هەمویان داخراون لە ناوچەکانی شارەکەدا. هەروەها مۆڵ و شوێنی گەشتیاری و شوێنی خواردن لە ڕستورانتەکان قەدەخە کراوە و پاسۆ و مێترۆی ئەو شارەش هەروەها ڕاگیراوە. پەکین 46 کەیسی نوێی کۆڤیدی 19 ڕۆژی چوارشەمە ڕاگەیاندووە. ئەمریکا ڕۆژە چوارشەمێ هەژمارە 1 میلیۆن مرنا کۆرۆنا ڤایرۆس دەرباس کرد لە گۆری ئامارەکە ڕۆیترز کە قۆناغەکە تجاری ببیر نەدەهات. ئەڤ هەژمارین بلندên mirinan valahiyekê di malbatên Amerîkî de hêşt dema ku pêketinên yekem li bajarên mezin derketin li gorî lêkolîneran zêdetirî 200,000 zarokên Amerîkî bêdê û bav û xwediyên xwe yanî mane û bê xwediyên xwe ji dest dane ji ber pandemiyê. Li Amerîka wekû cihên din Covid nêçîra kal û pîr û mirovên ku tenduristiya wan xirab bû kir lê di heman demê de zêdetirî 1000 zarokên Amerîkî jî kuştin. Binêrin hêja li vir Kurd Connection bi dawî hat bihêvîne tiştê me pêşkêşkirî bi dilê we bûn
سلاوین هفکارین من ین بشه کردی دنگ امریکا جبو لوبن هر شادو بختور بن هر شادو بختور